والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برزان بيكو دسينو خزمت آتي جمال حفل سورة الحجرات. بسم الله الرحمن الرحيم. واعلموا أن فيكم رسول الله لو يطيعكم في كثير من الأمر لعنتم ولكن الله حبب إليكم الإيمان وزينه في قلوبكم وكره إليكم الكفر والفسوق والعصيان أولئك هم الراشدون. بەڵێ خۆشەویستان، وەکو لەوانەیە ڕابردوو لە خزمەت ئەواتە پیرۆزەدا بووین کە ڕەب العالەمین دەفەرمی بزان کەوا ڕەسوول الله لە نێوانتانە، واتە وەکو جیلی سەحابە بەڵێ پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم بە شەخسی خۆشی لە ناویاندا بوو، بەڵام لە دوای وەفاتی هەتا وەکو دنیا مایە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە سنەت و بە سیرەکەی لە نێو موسڵماناندا جیل لە دوای جیل نەقلی سنەت و سیرەکەی دەکەن بە سەنەدی صەحیح. کەواتە ئێوە کەسانێک خاوەن منهەجن، ئێوە کەسانێکن کە ناکرێ بە ئەهوا و بە طەبیعەت و بە شتێک خلافی شەریعەت تەحەکوم بکەن یاخود هەڵسوکەوت بکەن، کەواتە لە بیرتان بی کە خاوەن منهەجن، پێویستە لە هەموو شتەکان بگەڕێنەوە لای ئەڵڵا تەعالا و هەروە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم. ئەگەر بێت و لەو یطیعکم فی کەثیر من الأمر لعنیتم، ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم هەتاوەکو لە ژیاندامە و یاخود شەریعەتەکەی و سنەتەکەی بەگشتی ئەگەر بێت و بە دوای ئەهوا و ئارەزوینگۆدا بڕوە ئەوەی ئەنگۆ پێتان خۆشە بیکەن، ئەوە لە نەتیجەدا تووشی مەشەقەت دێن، کەواتە خەیر و بەختەوەری دنیا و قیامەتتان لە ئیتیباعی شەریعەتەکەیدا نەوەک لە خلافی شەریعەتەکەی کەوا تووشی ناڕەحەتی دێن. اینجا الله تعالی ئەسڵ لەنگۆوایە بەو شێوەی ڕەفتار بکەن کە الله تعالی ڕێتانی نیشاندا. کاتێکەوە ڕێتان نیشاندا بۆی کەوە خوای گەورە لە فیترەتتان ئیمانی ڕازاندیتەوە جوانی کردێ و خۆشەویستی کردیە، و لە مقابلدا کوفر و فسوق واتە گوناه و تاوانی گەورە، عیسیان تاوانی گچکە، کوفر و فسوق و عیسای لایەنگۆ بغزاندیە و ناشرینی کردیە. کەواتە ڕەب العالەمین وای خەڵق کردینەکەوە بە طەبیعەتی حاڵی خۆتان ئیمان و حەق لاتان خۆشەویست و ڕازاوەیە. کوفر و فسوق و عیسیان شتێکی ناشرینە و لایەنگۆ بغزێندرایە، ئیتر پێویستە بەو شێوەی ڕەفتار بکەن کە الله تعالی ئەوها خەڵقتانی کردیە فطرة الله التي فطر الناس عليها، نەوە خلافی فطرەت تعامل بکەن و هەڵسکەوت بکەن، بچن داوای شتێک بکەن خلافی شەریعەت بکەوە، لە نەتیجەدا هەم بە خۆتان ناڕەحەت دەبن، هەم تووشی سەرنجامێکی خراپ دەبن لە دنیا و لە قیامەت. کەواتە وەکو فەضل و نیعمەتێکی خوای گەورە سبحانه وتعالى خوای گەورە و ئیمانی لاتان خۆشەویست کردیە و هەروەها کوفر و فسوق عیسیان لاتان بغزاندیە، کەواتە پێویستە ئێوەش ئەوها هەڵسکەوت بکەن. ئەو ئیمانی لاتان خۆشەویستە لاتان ڕازاندرایتەوە بەو شێوەی هەڵسکەوت بکەن، خۆتان لە گوناه و لە کوفر و لە عیسیان بپارێزن. ئیتر هەر وەکو خوای گەورە لاتانی ڕازاندیتەوە ئەنگۆش لاتان ڕازاوە، و هەروە لای خەڵکیش ئیمان و ئیسلام و شەریعەتەکەی بڕازێنەوە، جوان پێشکەشی بکەن و خۆشەویستی بکەن، و هەروە وەکو خوای گەورە سبحانه وتعالى کوفر و فسوق و عیسیان لاتان ناشرین کردیە، دەی ئێوەش لای خەڵکی کوفر و فسوق و عیسیان ناشرین بکەن و لایان وا بکەن کەوا ئەوانیش دوور بکەونەوە، و هەر کەسێکیش بەو شێوەیە هەڵسکەوت بکە کە خوای گەورە دەوێ بە پێداویستەکانی ئیمانی ڕازاوە هەڵبستی و خۆی لە کوفر و فسوق و عیسیان بپارێزی، ئەوانە کەسانێکی ڕاشدن، ئولائیکە هم الراشدون. الراشدون ئەو کەسانێکەوە هەم علم و تێگەیشتنیەکی ڕاست و دروستیان هەیە، هەم کار و کردەوەیەکی ڕاست و دروستیان هەیە و شتەکان لە جێگای خۆی ئەنجام دەن. عکسی ڕاشد کەسێکی غاویە، کەسێکی گومڕایە کە نازانی هەڵسکەوت بکاتن. کەواتە ئەگەر دەتەوێت ڕاشد بی، ئەگەر دەتەوێت کەسێک بی هەموو شتەکان لە جێگای خۆی ئەنجام بدەیت، ئەگەر دەتەوێت کەسێک بی بەختەوەر بی لە دنیا و لە قیامەت، بەو شێوەی هەڵسکەوت بکە کەوا وەکو خوای گەورە ئیمان لات خۆشەویست کردێ و ڕازاندیتەوە، لات خۆشەویست بی و وا بکە کار و کردەوە و پێداویستەکانی ئیمان لێ بێتە جێ، و هەروەها ئەو کوفر و فسوق و عیسیانی کە خوای گەورە لاتی ناشرین کردێ، خۆتی لێ پارێزە تاوەکو لە دنیا و لە قیامەت خۆت و هەڵس و کەوتت جوان و ڕێک و پێک و بەختەوەری دنیا و قیامەت بی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.